سڵاوتان لەبێت ئازیزانەوەم کاتتان باش وا دەرم هەمولایەک زۆر باش بن تەندروست باش بن زۆر دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی دیمەن هاتمەوە خزمەتتان بۆ میوارێش کۆمەڵێک پرسیارم ئامادە کردووە تا کۆتایی پرۆگرام بینەرم بن بزانم کێ وەڵامی پرسیارەکان بزانم و خەڵاتەکانم لێ دەبات. سڵاوت لێبێت سەرچاوم بەخێر بخەیاتم نایبەڕێزت ئاسیا ئاسیا خامەتی و خەریکی وەڵا ڕۆژانەدەین ئێرانەوەی خەرج حیاتم ئیشی دوکانە ئیشی دوکان زام لەگە ڕەمەزانێک کوی وەڵا باشن هەتا ئێستا باشاتینە ڕەمەزانێکی زۆر خۆش فێنکۆ فەرقی هەیە لەگە چەند ڕەمەزانە گەرم نییە ڕەمەزانی خۆشە زۆر زۆر خۆشە مانجی سارە کاتە خۆشانە لەوەی بارانە زۆر خۆشە ئێوارد لێ ناوە وڵای وارد دعوت بووم خۆشی سەلامەت بیا پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارت لێ دەکەم ئەگەر زانی و دیارێکت پێشکەش دەکەم ئینشاءڵڵا ئەگەر نەشت زانی بێت شتێکی جوان پێشکەش بێ ئەو مشکلەمان نەلۆی باش با پرسیارەکەی لێ بکەم دەڵێ تەمەنی پێغەمبەرمان چەند بوو کە باوکی وەفاتی کرد بابی وەڵاهی دەبی بزانی دە سار بووم دڵنیای ئەیوا بسڵ بیگۆڕە گچکەتر یان گەورەتر وەڵاهی گچکەتر بوو چار ئەو ئاخر وەڵامم پێ بڵێ چار بیبە نایگۆڕی نە سێنەوە گۆڕی 6 سار تەمەنی چەند بوو چی بابی وەفاتی کرد 6 تۆ بە تەواو بیتن هیچم پێشکەش ناکەی پێشکی خۆش ناوەڵ بەسەر هاتێکی خۆش وەڵا بەسەر هات زۆرە بەس ئێستا لەو دەمەی چ برێم چکە لێرانە ڕۆژانە زۆشتی ئەوانتیکەمان بەسەر دێت بە لەو دەمەی لە ئەنتیکەم لە باس وەڵای لە فکرم نیە لەو دە شەشیش نایگۆڕی نا تأكيدي با تەکیدیتن والله با تأكيد بي من قوتم بقورة ئەیوەیە ونيا بس والله ما كراس مشكلة نیە لە جارەشکە ئینشاڵڵا سەلامەت بی سلااو لێبێ تۆش بەخێر ممنون نایبەڕێزت ڕێکار کاک ڕێکار لەگە ڕەمەزانێک کوی بەخوای لەخوای بە زیادبی زۆر زۆر باشن ڕەمەزانێک زۆر خۆشە زۆر هیچ مشکلەمانێ لەخوای بە زیاد خۆی بە زیاد بتن ئەم لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێکە لێ دەکەم ئەگەر زانیەوە مدیارێکت پێشکەش دەکەم با پرسیارێکی ئاسان لێ بکەم بازارەکە خراپە بەشکم بەوەی هەندێک دڵما وەڵی پێم خۆش بوو پێم خۆشە بزانیت تەمەنی پێغەمبەرمان چەند بوو کاتێ باوکی وەفاتی کرد زۆر بچوو بوو بەس چەند بچوو بوو چەند 4 ساڵ نەبوو چی دەزانی وڵای زۆر زۆر بچوو بوو بەس با 4 ساڵ دڵنیای نایگۆڕی پرسیارەکەت لە بۆ بگۆڕم دەبی گۆڕە پرسیارکی وەرزشیت لێ بکەم دەباش پێم خۆشە بزانێ بەشکەم لە مێژووی جامی جیهانی تۆپی پێدا کام گۆڵ پارێز زۆرترین گۆڵی لێکراوە لە مێژووی وڵاوە هەر نازانم ئەبێ بچینە زەر پرسیاری یەکەم وڵی پرسیاری یەکەم نزیکم کردێ وا بزانم یان وڵی نزیکت کردێ زۆر نزیکت کردێ نارم بەس زەبت دەیگۆڕم لە بگۆڕە نازم بێمە خوارێ یان ئەو جارش ئەگەر پێت گوتم ئەگەر ڕاست نەبوو دەڵێن بیگۆڕە باشە 6 ساڵ بیگۆڕە کەمتر کەمتر زۆر باشە کەمتر ئەخە پێم خۆشە کەمتر 2 ساڵ دڵنیای دنیا تەواو
دا باشە کاگڕێک هەرگوتیان دەنجی زۆر خۆشە ئەمن والله ئەم دەنگم زۆر بۆ نەوەی هاتمە ژۆری ئەوهایان پێم گوت بەس بەخوای ئەم دەنگم زۆر ناخۆشە ئێدڵ بەسەر هاتە چ خۆشمەوە باسکە بەسەر هات بەسەر هاتە چ خۆش لە دوکانی ڕوویدا وڵای ڕۆژانشمان بەسەر دێ بەس هەندێک شتێ مەسەلەن ئێستا لە خەیاڵم نییە بە قورئان هیچ لە بیر نییە بە قورئان هیچ شتێکم لە بیر نییە ئەم داوا لێ بم دەکەم ئەمە زۆر باشم بە زەمان خراپ ئەلوڵای ئەم زۆر باشم زۆر ئاسانکاریم لە بۆت کرد ئێستا قاوەتان لێ خزمەتتان دەکەم بەخۆی من برادری قاوەی نیمە شربەت دەست خۆش بگە لە شربەت شەم ڕۆژێ هەیە لە دەست خۆش بی ئەرێ وڵە گەلێک مەمنونم ئێستا تاو دواوەڵامە 2 ساڵ نایگۆڕی ئەم زۆر ئاسانکاریم لۆ کرد لەسەر خۆم نابرد ئەوەی ماوە لەسەر خۆیتی بەس بەداخە وەڵامەکەش ڕاست نییە نای بەڕێزت ئەمن ناوم هێمنا کاک هێمن دەرسین کاک دەرسیم کاک هێرش ئەو برادرن پێخوا لێکتان نەکات ئینشاءالله بەچێوە خەریکن وەڵا بە تاوڵی ئەی ئەزر بزانم من لە تاوڵی نازانم چێ بردیەوە شێ دۆڕاندی وڵای ئەم گەمەکەم دۆڕاندی ئەوە گەمەی جۆمە کەمەی جۆمات ئەوە لێ بردیەوە کاگێرز بردیەوە لە تاوڵی باشی وەسەتی وەستەتی ئەو خۆ نازانم کەم دەبینم گەنج ئەو گەمەی بکاتن زیاتر نازانم ئەوەکەی کە چ پێ دەرێن چی پێ دەرێن بەبەست ئەوتەوە لە من تێگەیشت دەرێم نا وڵی تاوڵەش خەڵک گەمەی دەکاتن بەس ئەمن ئاگام لێ تو ئاگار لێ حەز لێ بوو پاش بەرنامەی فێرە تاوڵەت دەکەین لە خزمەت داین دەکەن ئێدە باشە دادەنیش من دەچێکم بزانم فێر نابم بەو ئاخیری عمری بڵانە فێرە تاوڵ زارێ گەنجی زۆر بەڕێز سپاسان دەکەم لەگە ڕەمەزانێک کونا وڵی عیبمان لە باشێ ڕەمەزانێکی خۆشە ئەرێ وەڵڵا ئەچووکوی لەگە ڕەمەزانە حتا ئێستا باش هاتیە الحەمدولله ئەجا من لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتانم پرسیارتانی دەکەم ئەگەر زانیتان ئەوە دیارێکتان پێشکەش دەکەم ئەگەر نەشتان زانی 3 کەسن دەبیست لە چ خۆشم پێشکەش بکەن وڵای بەدیری خۆت بەسەر هاتی خۆش نوکتەی خۆش گۆرانی خۆش لەو دەمەی ئەمن سم نایەتە خیال بەس بەشکو پرسیارەکەمان زانی ئەخە گەر زانیشتان ئۆ خونابێ و هابڕۆن دەبی کاک دەرسیم خوا گەورەیە بیرێکی لێ دەکەین پرسیارێکی ئاسانتانی دەکەم لەگە تۆپانی بەرینتان کووە خراپن ئەوە نایکەمە پرسیارە گرانە کاکە نایزان پرسیارەکە دەڵێ کورتترین وە کۆنتترین سرودی نیشتیمانی هیکام وڵاتە کۆنتترین چ دەڵێت وەڵام جێبێ نەبوو ئەتۆ إيطاليا ئیتالیا سرود اجتماعي کۆنتترین و کورتترین سرودی نیشتیمانی هیکام وڵاتە یۆنانە بەڵێ یۆنان یۆنان نا یۆنان نییە مجموعة أولاد من إيطاليا نازم بطوبانين يا والله أمل لو المدرسة نهاية الخيال نازم أجر روسيا بي لا أنا براسي بشميرة پرسیارەکەی بگۆڕم ئەگەر دەزانن نایزان و تەکیدینە پرسیارێکی هونەری بکە هونەری وڵای پرسیاری هونەریم پێ نییە نییە ئاینی پێ پرسیاری ئاینی پێت دەڵێ ئاینی وڵی پرسیارکی ئاینیزان لێ بکەم معلوماتي باشا وڵای برێم چە والله كيف خود گرنگەوەی پرسیارەکەمان لۆ بگۆڕی باشە وڵای پرسیارێکی ئاسانتانی دەکەم زۆر ئاسانە چێ تەمەشا دەکە نانە تەمەنی پێغەمبەرمان چەند بوو کاتێ باوکی وەفاتی کرد وەڵڵاهی زۆر ئاسانە پێغەمبەرمان پێشەوەی لەدایک ببی بابی ئەمری خوای کردیان دڵنیامە تەکیدی تەکید دەڵێ یعنی پێشەوەی کاکێ منۆ بڵێت و دەتزانی ئەم دەمزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشەوەی دایبی بابی وفاتی کردیان هاوڕان نەیگۆڕن ئەدێ گەر غەڵەت بوو غەڵەت نییە تاکیدم لە وەڵامەکەی ئەوە هەر بێزگە لەوە مەسەلەن هەر لە بدایەت لە ئیبتیدایی وابزانم خوێندیتمان لە مەکتبە خوێندیتمان لەوەتی دەستم بە بەرنامەی کردیا و پرسیاری دەکەم کەس نەیزانم پرسیارەکە ئاسانە وەڵایی ئەمن ئاسانە
بەستە؟ دیارەکەمان بدێ بزانین. دیارەکە ئەو زەمن خۆشتان نم بوو وەڵامەکە ڕاستیان غەڵەتەوە نییە؟ خەڵەت گۆرایی دەری لەمەش. یاڵە گۆرانێکی خۆشم لەبۆ بڵێن. یاڵە کاک دەرسیم. کاک دەرسیم بەشکم دەنگت خۆش بێ. سەوتمە خۆش نییە. ئەم لە تەلەفۆنی قسە دەکەن ئەگە برادران. وەڵی هیچ پێ ناچی دەنگت ناخۆش بیتە. شارێکی لۆ بڵێ. یاڵە وەڵڵا زۆر مەمنونە. دڵێ تاوانباری ڕاستەقینە چاوە چونکە هۆی بینینە. ئەژینا دڵ لە ناو سینە جوزانی کامڕۆ شیرینە. ئەوە دەست خۆی ئەجە بزانم کاکێ من کەس ئەوها ئەوەی کردی دڵی بردی. وڵی بڵێم چ خێزانداری؟ ئەمن هەرێ وڵا. ئەیدە باش با توش مشکلێت نەکەم. نا توش مشکلێ نابم. گۆرانێکی ئەحمەد کام لۆ بڵێ دەرندەنجی زۆر خۆشە لەو گۆرانی. وای ئێستا نابی لە ڕەمەزانێ دوای ڕەمەزانی ئاساییان. باش سەعات نۆ. ئێستا نابی. تازۆ نەزانێت بە جەماعی ئەم گۆرایی بۆ هیچم پێشکەش ناکەن؟ بەخوام ساوەشتی زۆر پێ بەس نازانم خۆی کرد. بەسەر هاتیچ خۆش وڵا لۆم نایە ئێستا بۆ دەخەین. ئەی لۆلۆت نایە. وڵای شەرمێ دەکە بۆ پرۆگرامە لە من گەورەترە ناتاوم. بەرنامەکەت بەڕێک پێش بەڕێوە وانە؟ دەستان خۆشی زۆر زۆر خۆشحاڵ بووم ئەمن زۆر ئاسانکاریم لە بۆتان کرد وەڵامەکە زۆر زۆر ڕاستە بەس کاکێ من زانی وەڵا پیرۆز بێ تازە هەر بدۆڕێنی تەمەشا کاکێ من با ئەو چاو قاوەنی خواردی تا عیدی چوبی کووە ئازەکەی تو مێزیکە جواز نانە زۆر سپاس دەکەم دەست خۆش بی سپاس بۆ بەشداریتان پیرۆزی دێ سپاس لەگە ڕەمەزانی کوی والله الحەمدولیلا زۆر زۆر باشم لە خۆی بەزیاد ڕەمەزانێکی خۆش زۆر خۆش الحەمدولیلا زۆر زۆر ئەیوەڵڵا الحەمدولیلا کاک وەختیار لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم ئەگەر زانین دەوم دیارێک پێشکەش دەکەم فەرموو ئەی بینە پرسیارەکەم دەڵێم کورتترین و کۆنترین سروودی نیشتیمانی هیچکام وڵاتە چین دڵنیای واللهی نا دڵنیان نیمە بەڵام هەز دەکەم وا هەز دەکەی ئەگەر بڵێم بگۆڕە دەیگۆڕی ناوەڵە نایگۆڕ ئێ باشە تاو دواوەڵام چینە بەڵێ نایگۆڕی نایگۆڕ کاک بەختیاری چم پێشکەش ناکەیت بە قورعان هیچ نازانم چ پێشکەش بەسەر هاتەچی خۆشم لە بۆ باز بکە لەگەڵ برادەرەکانت لە کاتی ئیش و کار و کەسابەتدا بەخوای درێم چی بەو دەمەی نازانم وەڵاهی خۆشقەت لە بیری نەکەی دایم ئەگەر بڵێن بەسەر هاتەکمان لە بۆ باز بکە کاک بەختیار یەکسەر بە مێشتت بێ قورعان ئەو دەمەی برێم هیچم لێ مێشیدا نییە برێم بەسەر هاتیشتیوالە وڵا ئێوارێ کەلعادە یعنی هەر برنج و لیشکۆ خۆت نازانی هەرە شتانێ زیاتر ڕەمەزانان لێڕابی عافیەتان بیتە سپاس خواردنەکە زۆر پێخۆشە وەڵی بالعکسی هەموو پیاوەکان دۆڵمە وڵی ئەو لە دۆڵمە خۆشتریە بەرەڵام حەزم لێتی کابانەکە ژەگەت کابان وەڵە داخم باشە کابانەشی باشە داکرد بێدەنێشتان خێزاندار نێ سینگڵی جاری بەرەڵە ئەو خۆشە ئێستا سینگڵێ وەڵی ئەم نەو برادەری تازە لێرە هەرات ئەو هەر ئەو لە میش گەورەتر ئێوش هەر سینگڵ هێشتا لە پێشم نا نانە جارێ زۆر خۆتان پژمە بابینە پەنجا نانە پەنجاشگە لە زۆرە هێچی لە چیلەکەی ڕەتی دەهات باتە پەنجا باشە وڵی ئیشاڵڵا کولت باشبی ئەوها خوا بکاتە قسمەت ئیشاڵڵا زۆر سپاس دەکەم ئێنەی گۆڕی ناوەڵ هەر تاو ئەخر دڵنیای تەواو بۆڵە ناوەڵە نەم بۆ دڵنیانیمە بەس هەز دەکەم یعنی چین وڵاتەکی کەونە زووی تا یعنی دەوڵەت و لەوانەیە یعنی ئەمە زۆر تەئکیدم کردەوە گۆتم نایگۆڕی گۆتت نایگۆڕ ڕاست وانە خەتای من نییە خەتای خۆم بەس بەداخەوە چین وەڵامە ڕاستەکە نیە سپاس بە ڕێزی سەرچاو سەرچاو لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتانم پرسیارتان لێ دەکەم باشە ئەگەر زانیتانەوە من دیارێکتان پێشکەش دەکەمەوە ئەگەر نەشتان زانی وەڵام من لێرەوە پێت بڵم نازانم وەڵا لە بەشکم بیزانی دڵنیام دەیزانی باشە فەرموو ئەگەر نەشتان بزانی و نەزان دەبی شعرێکی خۆشم هەت پێشکەش بدەیت باشە کۆنترین و کورتترین سروودی نیشتیمانی هیچکام وڵاتە
کۆنترین و کورتترین سرودی نیشتیمانی هی کامە وڵاتە؟ آخر هەر وڵاتێک سرودی نیشتیمانی خۆی هەیە بە دڵنیاییەوە. وڵاتێک زۆر کۆنە ینی زۆر کۆنە و زۆر کورتە. سین زۆر باش لێی سوود. چیک ئەس دەڵێ من گوتم نازانم لەوەرە متأکد نیمە ناتانم بڵێم. توام داوای یارمەتی بکەم. وڵای ئەمن دەڵێم گوتم زۆر نێزیکت کردەوە ینی هەر برادری ئەو وڵاتانەیە شکلیان ئەم پێک دەچی. یابان دڵنیای وڵی بەپێی ئاسان بڵێ بەپێی ئاسانکاریەکانی جەنابەت ئاسانکارینە بەپێی ئەو شێکردنەوەی ئەتوو کرد کە بەوان دەچی دەبی یابان. یابان لە دوو شارێکی خۆش دەگەڕێی لە بۆم بخینەوە. من نووسینەکان زیاتر دەربارەی چییە؟ من نووسینەکان من دراما دەنووسم، شانۆ دەنووسم و هەروەها شعری گۆرانی دەنووسم، وتر شعری تریش دەنووسمە تا ئێستا 4 دیوانم. چ گۆرانی بێژێک زیاتر دێ؟ زیادە سعات. زیادە سعات. بەڵێ. ئەو زیاتر شعرەکانی منی گوتیە و لە هەمووشی بەرچاوتر خدا حافیزەکەیە و هەروەها ڕۆژگارێکە و هەروەها پەشێمانی ئەوەندەم لەبیرە. خۆشە زۆر گۆرانیەکان زۆر خۆشە بە دەنجی زیادە سەد و شعرەکانیش زۆر تایبەتە کە جەنابتان نووسیتانە. مجاملە نییەوە؟ وەڵڵاهی هیچ مجاملە وازان دەنجی زیادە حەدی و مجاملەی تێدا نیە. طبعاً دەبی شعرەکانیش کە زۆر خۆش بەمانە بن کە کردیتە بەدڵنیاییەوە بەدڵنیایی دەتوانی بچی دەتوانی بچی لە ئەرشیف بگەڕێی لە بۆ شعرەکان وانە؟ باشە بە قوربان. چیتر؟ شعرێکی خۆشم دەبی لە بۆ بڵێ. بەم درەنجی شەوە وەکو شەپۆڵی دەریایەکی سەر لێ شێوا و لە دەرگای دڵم دەدەی قژت پەرش و بڵاو بە ئاستەم هەنا سەدەدەی پێراناگەی لە لێدانی ئەو دەرگا تەنهایی منیش هەر چەندەکەم لە ژوورە تەنهاییەکەم بەم لێدانەی تۆراناگەم تا زووتر لێت بکەمەوە بەم درەنگە شەوە ئەم دەردە دڵی خۆتم بۆ بجێڕیەوە. دەستەکانت خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم. دەڵێن ئەوانەی شعر دەنووسن یعنی مەسەلەن دەبی ئیلا عاشق بن ئینجا ئەو دەدەتوان شعری دڵداری و ئەوانە بنووسن ئەوە تا چەند ڕاستە ئەو قسەیە کە ئەمن جێم لێ بووە. جا من پرسیارێک دەکەم. ئەو پرسیارە ئەگەر ئینسانێک عاشق نەبی بۆ بژی لە ژیان؟ والله خۆمەرز نییە هەموو کەسێک عاشق بە دڵنیاییەوە هەموو کەس عاشقە بۆ شەرت نییە هەر کوڕێک عاشقی کچێک بیا هەر کچێک عاشقی کوڕێک بێ خەڵک هەیە گوڵی خۆش دەوێ عاشقی گوڵە. ئەو سوالە تەقلیدیە بەستەکەی من تێگەیشتەوە. من ئەو پرسیارەت بۆ من بڵێ من بە دڵنیاییەوە دائیمەن هەستم عاشقانێ و بە عاشقی شۆ دەژیم. ئینشاءالله تەمەن درێژ دەبی خوا هەر بفێڵی لە بۆمان. تۆ شەروە هیوادارم ببێ ڕاگەیان کارێکی زۆر باش بەڵام لێشم ببوورە قسە دەکەم نەک ئەو ڕاگەیان کارانەی تەنها بۆ خۆنمایشکردن دەردەکەون لە شاش. ئینشاءالله ئەوانە بینەمە بە دڵنیاییەوە چونکە هەولێریەکان هەمیشە پارێزگاری لە ئەساڵەت و ڕەسەنایەتی خۆیان دەکەن هەتا لە ڕاگەیاندن و لە ئەدەبیات و لە ئەخلاقش. هیوادارم ڕاگەیانیش سەرکەوتون دێدەبێت ڕاگەیان کاریش سەرکەوتون دێدەبێت. زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر گەورەتان کردم ئەو جا وەڵامەکە زۆر زۆر ڕاست بوو ئەو نێزیکی کردەوە ئەتو وەڵامەکەت هەڵینە ئەو جا چ بکەین دیاریەکەم بدەنێ بڕی 50,000 وڵای ئەوزام لە خولەبینی خۆتان دابەشکەن باشتر ئەتو زۆر باش لە بۆی ئەو 50,000 ئەو برادەران وڵای ئەوجا ئەنگۆ بە خۆتان بدەنێ یەکەچێ
ئەتو بە خۆت هەڵگرە بدە یەکەچ کە بزانن شایستەیسی. خۆشەویستان هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی خەڵاتی دیمەن تا پرۆگرامێکی دیکە و کۆمەڵێک پرسیاری دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ هەر شاد و بەختەوەر بن.